خۆسان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی دانیشتوانی شارۆچکەی 5 ئازاری سنان لە ئازگ و شارەکانی سوپای پاسداران، بەرزنرخاندنی یادی حوسێن عەبدپەنا لە شاری سنا، کوژرانی گوماناوی لاوێک لە شاری ڕەوانسەر، ئازادی کاتی دوو بەندکراوی خەڵکی سنا بە دانانی وەسێقا، برینداربوونی 3 کەس لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر شەنگاڵ، کوژران و برینداربوونی 3 هێزی ڕژیم لە هێرشێکی چەکزاری لە سەراوان، خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە تێکزاسی ئەمریکا و هێرشە بەردەوامەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان و غەزە. درێژە هەواڵەکان. ناڕزایەتی دانیشتوانی شارۆچکەی 5 ئازاری سنا لە ئازگ و شارەکانی سوپای پاسداران بە پێ هەواڵی گەیشتوو ماوەیەکە تەعاونی مەسکەنی سوپای پاسداران لە شاری سنا وشاری بۆ دانیشتوانی گەڕەکەکانی کەمێز، حاجیاوە و شارۆچکەی 5 ئازار هێناوە بۆ ئەوەی باجیان لێوەربگرێت. بۆ وتەی هاوڵاتیان زەمینەکانی کەمێز، حاجیاوە و شارۆچکەی 5 ئازاری سنا پاش شۆڕشی 57 یاساوی لەلایەن سوپای پاسدارانەوە جاگیرکرا و 18 ساڵ لەوەبەر بە خەڵکی یاسایی فرۆشرا. ئێستا پاش 18 ساڵ سوپای پاسداران بە هاوکاری ئیجارەی مەسکەن و شارسازی سنا گوشاریان بۆ خەڵکێناوە تاکوو بە زۆرەم لێ باجیان لێوەربگرن. شەوی دووشەممە نزیکەی 200 کەس لە مزگەوتی ناوچەکە کۆبوونەوە و لەسەرەوە بابەتە گفتوگۆیان کردو بە ڕیاریاندا ڕۆژی یەکشەممە هەفتەی داهاتوو لە بەردەم و ستانداری کۆبوونەوەی ناڕزایەتی بەڕێوە بن. بەرزنرخاندنی یادی حوسێن عەبدپەنا لە شاری سنا بە پێ هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزاڵوەر کۆمەڵێک لە ئازادی خوازانی سنا بە پێشوازی ساڕۆژی گیانبەختکردنی حوسێن عەبدپەنا چوون و لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە. ڕۆژی دووشەممە 22 خەزاڵوەر شارەکانی مەدەنی شاری سنە لە بانگەوازێکدا ڕایانگەیاندکە ڕۆژی 25 خەزاڵوەر مەراسمی ساڕۆژی گیانبەختکردنی حوسێن عەبدپەنا لە بەهەشت محەممەدی بەڕێوەچێت. لە بەشێکی ئەو بانگەوازەدا هاتووە بنەماڵی گیانبەختکردووان بە تەنیا ناهێڵین و ڕۆژی 25 خەزاڵوەر و لە یەکەمین ساڕۆژی گیانبەختکردنی حوسێن عەبدپەنا لە گۆڕستانی بەهەشت محەممەدی شاری سنا لەسەر مەزاری ئەو گیانبەختکردووە کۆدەبینەوە. حوسێن عەبدپەنا 28 خەزاڵوەری ساڵی ڕابردوو لە ڕەوتی شۆڕشی ژینا بە سەقی هێزەکانی ڕژیم گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. کوژرانی گوماناوی لاوێک لە شاری ڕەوانسەر بە پێ هەواڵی گەیشتوو ڕۆژی 22 خەزاڵوەری 1402 تەرمی لاوێکی خەڵکی ڕەوانسەر بە ناوی سەعید محەممەدی کە پێشتر ونبوونی لەلایەن ناوەنجامیەتی و ئینتزامیەکانەوە پێشڕاست کرابوو لەسەر کێوی هەڵکەوتوو بەسەر سەراوی ڕەوانسەر دۆزرایەوە. بە پێ ڕاپۆرتە سەعید محەممەدی خێزاندار و خەڵکی ڕەوانسەر ڕۆژی 7 خەزاڵوەری ئەمساڵ ون بوو ڕۆژی 22 خەزاڵوەر تەرمەکەی دۆزرایەوە. بە وتە سەرشەوەکانی هەواڵ ئاسەواری دوو فیشەک بە شەستەی سەعیدەوە دیار بووە و دەمانچێکی کەماریش بەلای تەرمەکەی بەجێما بوو. ئازادی کاتی دوو بەندکراوی خەڵکی سنا بە دانانی وەسێقا بە پێ هەواڵی گەیشتوو دوو هاوڵاتی خەڵکی سنا بەناوەکانی سەید خالێد شێخ ئەحمەدی و سەید سامان شێخ ئەحمەدی کە ماوەیەک لەوەبەر لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکرابوون بە دانانی وەسێقا لە زیندان ئازادکراون. بە پێزانیاریەکان سەید خالێد شێخ ئەحمەدی و سەید سامان شێخ ئەحمەدی ڕۆژی 13 خەزاڵوەری 1402 لەلایەن هێزەمیەکانی سنەوە دەست بەسەر و ڕۆژی 19 خەزاڵوەر سەید خالێد بە دانانی وەسێقا ئازادکراوە و ڕۆژی 22 خەزاڵوەر سەید سامان بە دانانی بارەمتە و تا کاتی دادگاییکردن لە زیندان ئازادکراوە. برینداربوونی 3 کەس لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر شەنگاڵ شەوی دووشەممە 22 مانگی خەزاڵوەر پەهبادێکی تورکیا ئۆتۆمۆبیلێکی لە شەنگاڵ کرد ئامانجوو بۆ هۆیەوە 3 کەس بە سەختی بریندار بوون. بە پێزانیاریەکان لە ساڕۆژی ئازادکردنی شەنگاڵ لە دەست تیرۆریستانی داعشدا درۆنێکی تورکیا ئۆتۆمۆبیلێکی مەدەنی لە ناوچەی سنوونی سەر بە قەزای شەنگاڵ کردووەتە ئامانج لە ئاکامی ئەو هێرشەدا 3 کەس بریندار بوون
کە باری تەندروستی دوو کەسیان ناجێگیرە. مانگرتنی خوێندکارانی زانکۆی تەربیەت مۆدەڕس لە تاران. بەپێی راپۆرتەکان ماوەی 2 ڕۆژە خوێندکارانی زانکۆی تەربیەت مۆدەڕسی تاران لە ناڕزایەتی بە گۆشارەکانی حراست و سەپاندنی کەشوهەوای ئەمنیەتی بەسەر زانکۆ مانیان گرتووە. بەپێ بانگەوازێک کە پێشتر بڵاو کرابوو بڕیار بوو ڕۆژانی 21 و 22 خەزەڵوەر خوێندکارانی زانکۆی تەربیەت مۆدەڕس کلاسەکان جابخەن و مان بگرن. ئەو بانکێشتا لەلایەن خوێندکارانەوە پێشوازی لێکرا و ڕۆژانی یەکشەممە و دووشەمە هیچ خوێندکارێک نەچوە سەر کلاس. شایانی باسەکە بەرپرسانی زانکۆ زۆر هەڵگەنجاوە کە دۆخی زانکۆ ئاسایی نیشاندن بەڵام نەیانتوانیوە. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی چووکە لە ڕزوان شار. ڕۆژی دووشەممە 22 خەزەڵوەر کرێکارانی کارخانەی چێوی چووکە لە ڕزوان شاری سەر بە پارێزگای گیلان لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی کارخانەی چێوی چووکە لە ئازنەزانی حەقدەست و حەقی بیمە ناڕازین و دەڵێن بەهۆی پەرداخت نەکردنی حەقدەست و بیمەکانیان لە دۆخێکی خراپی معیشەتی و بەهداشتیدا دەژین. کرێکاران هەروەها دژایەتی خۆیان لەگەڵ دواخستنی کاتی خانەنشینی کرێکارانی ئەو ناوەندە لەلایەن خاوەن کارەوە نیشاندا و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفسەکانیان بوون. کۆبوونەوەی معلمانی خەریت خەدەماتی لە ئیسفەهان. ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوەر معلمانی خەریت خەدەماتی لە ئیسفەهان ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. معلمانی خەریت خەدەماتی خوازیاری پێدانی حەقدەست و مەزایەت وەخراوەکانیان بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، زابینکردنی بیمەی تەکمیلی، گۆڕانی دۆخی دامەزراندن و ئەمنیەتی پیشەی بوون. شایانی باسەکە ڕۆژی یەکشەممەش معلمانی خەریت خەدەماتی لە شاری ڕەفسەنجان لە بەردەم ئامۆزش و پەروەرەشدا ناڕزایەتیان دەربڕی بوو. هێرشی هێزەمنیەکان بۆ سەر بەندکراوێکی سیاسی پێشوو لە تاران. ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوەر هێزەمنیەکانی تاران هێرشیان کردە سەر ماڵی فەرزین ڕەزایی بەندکراوی سیاسی پێشوو هاوڕێکیان بە ناوی مەهناز تەراری دەست بەسەر کرد. بە وتەی فەرزین ڕەزایی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بە شۆکەری بەرقی و باتۆم ئەشکەنجە و ئازاریان جاون و هاوڕێکیان بە ناوی مەهناز تەراری دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوتەوە. جێگای ئاماژەکە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکردنی ئەو هاوڵاتیە لە بەردەستانیە. کوژران و برینداربوونی 3 هێزی ڕژیم لە هێرشێکی چەکداری لە سەراوان. بەرەبەیانی دووشەممە 22 خەزەڵوەر لە تێکەڵچوونی چەکداری لە شارستانی سەراوان هێزێکی ڕۆژیم بە ناوی مهدی نووری ئەفشار کوژراوە و 2 کەسی دیکەش بریندار بوون. شایانی باسەکە ڕێکخراوی هاڵبەش کە هەواڵەکانی بەلوچستان و ڕۆماڵ دەکات ژمارەی کوژراوانی 4 کەس ڕاگەیاندووە. بە پێزانیاریەکان چەکدارانی نەناسرا و لە ناوچەی بەمپوشتی سەراوان هێرشیان کردوتە سەر ئۆتۆمۆبیلێکی ڕژیم و 4 کەس لە هێزەکانی ڕژیم کوژرا و بریندار بوون و هیچ گروپێک بەرپرسیارەتی و هێرشەی لاستۆ نەگرتووە. سەپاندنی سزای قۆرز بەسەر 2 بەندکراوی شۆڕەشی ژینە لە زاهیزان. بەپێی راپۆرتی ڕێکخراوی هاڵبەش دەستگای قەزایی ڕۆژیم سزای 25 ساڵ زیندانی بەسەر جەمشید حەسەن زەهی و حکمی ئاعدامی بەسەر فەرشید حەسەن زەهیدا سەپاندووە. بە پێزانیاریەکان جەمشید و فەرشید حەسەن زەهی ڕۆژی 3 سەرماوەزی 1401 لە ڕاوتی شۆڕەشی ژینە لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و لەژێر ئەشکەنجەدا ناچار بە ئاعترافی ئەجباری دژ بە خۆیان بوون. دواتر ئەو 2 بەندکراوە سیاسی لە دادگاکردنێکی ساختەدا بە زیندانی و ئاعدام مەحکوم کران. فەرشید حەسەن زەهی تەمەن 25 ساڵ کرێکاری بیناسازیە و بە تۆمەتی تەقەکردن لە ئۆتۆمۆبیلی کەڵانتەری گەڕەکی چشمە زیارەتی زاهیدان بە ئاعدام و جەمشید حەسەن زەهی بە 25 ساڵ زیندان مەحکوم کراوە. لە هەواڵێکی دیکەدا بەندکراوێکی ژنی مەحکوم بە ئاعدام لە زیندانی کرمان بەمەبەستی جێبەجێکردنی سزاکەی ڕەوانەی بەندی تاکە کەسی کراوە. ناسناوی ئەو بەندکراوە بەلوچە زەرخاتون نەزار زەهیە و 24 ڕەبەندانی 1400 بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و
بە ئەعدام مەحکوم کرابوو. خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە تێگزاسی ئەمریکا. ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوەر لایەنگرانی فەلەستین لە شاری تێگزاسی ئەمریکا دژبە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان هەزاران کەس لە ڕاپێوانێکی گەورەدا خوازیاری ڕاگررتنی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەست بۆ پاراستنی گیانی ژنان و منداڵان بوون. خۆپیشاندەران بۆ دەستەوەگرتنی ئاڵای فەلەستین و وتنەوەی دروشم ناڕزایەتی خۆیان لە ئاست پشتیوانیەکانی ئەمریکا لە ئیسرائیل بۆ کۆمەڵکوشکردنی خەڵکی غەزە نیشاندا و داوایان کرد کۆسایی بە هەناردەکردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل بێنن. دووە هەواڵ هێرشە بەردەوامەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری لۆبنان و غەزە. ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوار هێرشە ئاسمانی و زەمینیەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە و باشووری لۆبنان بەردەوام بوو. هێزەکانی وڵاتە پەرلەمانی فەلەستینیان لە ناوەندی غەزە جاگیر و نەخۆشخانەی قودسیان لە کۆنتڕۆڵی هێزەکانی حەماس دەرهێنا. بە پێی وێنانەی مێدیاکانی ئیسرائیل بڵاویان کردووەتەوە 21 شەکداری حەماس لە نەخۆشخانەی قودس کوژراون و ئەو نەخۆشخانەیە پاکسازی کراوە. هەروەها هێزەکانیان پەرلەمانی غەزەیان جاگیر کردووە و ئاڵای وڵاتەکەیان تێدا هەڵواسیوە. لەلایەکی دیکەوە سێ پەرستار بەهۆی بردومانی فڕۆکەکانی ئیسرائیل لە نەخۆشخانەی شەفا و 30 کەس لە ئوردوگای جەبالیا گیانیان لەدەستاوە و چەندین کەسی دیکەش بریندار بوون. بۆ وتەی نەسەوە یەکگرتووەکان دۆخی پەنابەرانی نێو نەخۆشخانەکانی غەزە و بریندارەکان کارە ساتبارە و پێویستیان بە یارمەتی مرۆیی هەیە. لەلایەکی دیکەوە فڕۆکەکانی ئیسرائیل لە وەڵامی موشکبارانی شارەکانیان لەلایەن حەزبۆڵاوە باشووری لۆبنانیان بە چڕی بردومان کرد و هۆشداریاندا بە دانیشتوانی ئەو ناوچانە کە بەرەو باکووری لۆبنان کۆچ بکەن. هاوکات سەدان تانک و نەفەر هەڵگری زرێهی بۆ سنوورەکانی لۆبنان گوازراونەتەوە. بە پەیاماری بەرپرسانی بێهداشتی حەماس لە سەرەتای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە 3141 قوتابی و 103 معلم گیانیان لەدەستاوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد واستن.